پێشانگایەکی نێودەوڵەتیە لە هەولێری پایتەخت تایدا دەیان کۆمپانیای بیانی نمایشی کاڵا و بەرهەمەکانی خۆیان دەکەن. بەشێکی زۆری ئەو بەرهەمانەی لەم پێشانگایەدا نمایش کراوە سەرچاوەی خامەکەی بەرهەمی پلاستیکە. لە هەرێمی کوردستاندا نیشتیمانی ڕاستەقینەی بەرهەمی پیشەسازی بەرهەمی پلاستیکە لە کاتێکە زۆرترین خام لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە، بەڵام بە کەمترین شێواز توانراوە سوود لەم خامانە وەربگیرێ. کەی لە هەرێمی کوردستانیش دەتوانرێت لە کۆمەڵێ پێداویستیدا بگەینە ئاستی خۆبژێویش لە پێشانگا نێودەوڵەتیەکانیشدا نمایشی کاڵا و بەرهەمەکانی خۆمان بکەین. لە بوشانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. جۆرەکانی پلاستیک PET، HDPE، PVC، LDPE، PP، PS. هەناردەی پلاستیک لە جیهاندا ساڵانە 8 ملیار دۆلارە. وڵاتانی کەنداو بەڕێژەی 115 پیشەسازی پلاستیک پێک دێنن. سوودوەرگرتن لە خامی پلاستیک بۆ هەرێمی کوردستان بابەتێکی گرنگی ئابووریە. بەو پێیەی بەشێکی زۆری ئەو کاڵا و بەرهەمانەی هاوردە دەکرێت بەرهەمی پلاستیکین کە سەرچاوەی خامەکەی لە هەرێمی کوردستانە. ساڵانە بازرگانانی هەرێمی کوردستان بە ملیۆنان دۆلار پارە بۆ کڕینی ئەو بەرهەمانە دەبەنە دەرەوەی وڵات. ڕای بازرگانان چییە لەسەر ئەو بابەتە؟ بۆچی ناتوانرێت وەکو پێویست سوود لە خامی پلاستیک وەربگیرێت بە تایبەتی لە کەرتی پیشەسازیدا؟ من وەکو بازرگانێکی لە هەولێر کە لە بواری ئەو ئاوڕۆ کار دەکەین، لە دەرەوەی وڵات مەواد هەناردە دەکەین. ئەو مەوادانی کە هەناردە دەکەن زیاتر لە وڵاتی تورکیا و مەسر و ئەو وڵاتانە زیاتر بەکاردە لێرانە کە هەناردە دەکەین. بەنسبەت مەوادی ناوخۆیی کە زۆر بەکار نایە لێرانە، بەرهەمە ناوخۆییەکان خەڵک زۆر سقەی پێ نییە. زیاتر مەوادی بیانی خەڵک بەکاردنی لێرانە. لێرەش کە بەرهەمی ناوخۆ کە بمانەوەی زیادیکەین لێرە بفرۆشێتن، ڕاگررتنی دەرەوەیە بەرهەمەکانی دەرەوەی وڵات لەلایەن حکوومەتەوە ڕاگیرێتن. یارمەتیدانی حکوومەت بۆ بازرگانەکان کە بیانەوێ کار بکەن لێرانە، بیانەوێ کارگە دانێن هەر کارگەیەک بێتن لە بواری بۆڕی بۆ نمونە هاوکاریش تەواو بکرێن. لە بواری مەوادی خامەوە خۆ بەرحاڵ زیاتری پلاستیکەکە لە مەوادی نەفتیە و نەفتیشمان تەبعاً هەیە، بەرحاڵ مەوادمان زۆرە. بەس ئەوەی کە مشکلە هەیە با بڵێن پێترۆشیمیەکانمان یا ئەوەی کە ئەو شوێنانەی کە بەرهەمی دێنن نازانم بە شێوازێکی زۆر هەیە یانە کە بتوان خەڵکی لێوەرگێ. و مشکلێکی دیکە با بڵێن لەو بابەتەی هەبێ ئەوەی کە کەڵکی لێوەرناژیرێ. بڕوامان بە تاچی گەنجی خۆمان کەمە لە بواری مێشەوە، لە بواری سنایەوە، لە بواری علم و زانیاریەوە. یعنی ئەوە چێک لە بابەتەکانە کە گرفتێکی بۆ مەساز کردەوە کە نەتوانین کەڵک لە گەنجی خۆمان وەرگرین، لە سەنعەتی خۆمان وەرگرین بۆی کە لە ناو خۆماندا ئیستفادەی لێ بکەین. ئەگەر وڵات بێت تەتەوڕکە، وڵات ئەگەر بێ بەرەو پێش ببات، ئەگەر بمانێ هەرێمێکی جوانمان هەبێ، هەرێمێک بێ کە خەڵکی هەرێمی کوردستان بە ئینگلیزی لێ پراود، یعنی افتخارکە کە لە وڵاتێکە یەکەم شتی لە منتەزیەتی کە منتەزی خۆی هەبوو هەموو وڵاتانی دنیا کەیفیان پێدێ. بازێ پرۆژە هەیە ممکنە لە قودرەتی وەبەرهێنان نەبێ، لە قودراتی دەوڵەتە. بەشارێعی ریسایکلینگ لە هەموو دنیا خاوەنەکانی دەوڵەتەکە خۆی دەچێت ئەو نوع ئیستثمارە گەورەیە دروست دەکاتن کە دەتوانێت دوایەوە پرۆژەکانی تر معاملەکانی ترش بە ئیش دەخاتەوە. فەئیزەن پرۆژەی ریسایکلینگ ئەعتیبار دەکرێت کە پرۆژەی استراتیژیە. پرۆژەی استراتیژی ئێمە نەوتمان هەیە، نەوت بەس تەحویلی مەعاش دەبێت. ئەبێ نەوت میزانەیەک ئێمە لە نەوتەوە وەرگین بەرەو پرۆژەی استراتیژی ببین وڵاتی ئێمە. ئەوزە ئەوانی کە جەنابەت دەری لە مواضعی پلاستیک بێ، لە مواضع بۆڕی بێ، لە قەپاقەکەی بێ، لە هەر شتێک کە ئەو مادانی پلاستیکیانە کە تێیدا داخلە بێتن، دەبی حکومەت خۆی بڕیاردا کە ئەو پرۆژە استراتیژیە بکاتن یان وەبەرهێنەری گەورە بێنێتن لەسەر مەدای تەویل. ئەمڕۆ معلوماتم مەسەلا من لەسەر هایوەی دروستکردن لە دنیا هایوەی نەماوە حکومەت بیکە وەبەرهێنەر دێنێ دەڵێ بڕۆ دروستی کە 100 ساڵ بۆ تۆ 50 ساڵ بۆ تۆ بەس قیمەتێک وەرەگرێ، هەر سیارێک لەسەری ڕۆیی
دۆلاری لێ وەرەگیرا و سیارە فعینەن استراتیجیات هەیە بۆ ڕیسایکلین بەڵام ئەوە قرارێکە پێویستی لە سەرۆکاتی هەرێمەوە هەیە لە ڕیاسی وزەراوەیە کە وەریگرێتەوە. بەو پێی هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارام و سەلامەتە بۆ بازرگانان. ئێستا چاوی وڵاتە زلهێزەکانی ئابووری لەسرە. بۆ نمونە وڵاتێکی وەکو چین ئێستا بەپەرۆشە قەبارەی بازرگانی و ژمارەی کۆمپانیاکانی لە هەرێمی کوردستان زیاد بکە. وڵاتێکی وەکو چین دەیەوێت چۆن هاوکاری یانیش پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی نوێوە. چۆن هەرێمی کوردستان بتوانێت سوود لە ئەزمموی وڵاتێکی گەورەی ئابووری جیانی وەکو چین وەربگرێ لە ڕووی پیشەسازیەوە. For example, this time 43 China companies came here. بەڵێ سوپاس بۆم دەرفەتە. ئێمە ئەمڕۆ بە نوێنەرایەتی 43 کۆمپانیای چینی لێرەین. بەشدار بووین لە پێشانگایەکی نێودەوڵەتی لە هەولێر بۆ ئەوەی لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیاکانی هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین. هەموو کۆمپانیاکانی ئێمە لە جینوای چینەوە هاتوون. ئامانجی سەرەکی ئێمە لێراوەیە بزانین کۆمپانیاکانی هەرێمی کوردستان چیان پێویستە بۆ ئەوەی هاوکاریان بکەین. پەیوەندیە بازرگانیەکانمان باشتر بکەین. ئۆکەی ئایا کۆمپانیا چینیەکان دەتوانن لە بواری ڕیسایکلینە لە هەرێمی کوردستاندا کاری خۆیان بکەن و سوود لەو خام و پلاستیک کوشتانە وەربگرن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژە هەموو کار و چالاکیەکانی خۆمان پێشکەش بە بازرگانانی هەرێمی کوردستان کردووە. لە هەموو بوارەکاندا دەتوانین هاوکاریان بکەین چونکە ئێمە ئەزمموونێکی زۆر باشمان هەیە لە بواری ڕیسایکلین. دەتوانین ئەم کارە بەیەکەوە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین. بەم نزیکانە ژمارەیەکی دیکەی کۆمپانیا چینیەکان سەردانی هەرێمی کوردستان دەکەن. ئێوە وڵاتێکی زلهێزن لە ڕووی ئابووری جیهانەوە وڵاتێکی وەکو چاینا کەرتی پیشەسازی چ گرنگیەکی هەیە بۆ نمونە بۆ هەر وڵاتێک و بە تایبەتیش بۆ هەرێمی کوردستان؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. ئەگەر باسی وڵاتی چین بکەین مێژوویەکی دوور و درێژمان هەیە لە بواری بەرەو پێشچوونی کەرتی پیشەسازی. تا گەیشتوین بەم قۆناغە کۆمەڵێک قۆناغی سەختمان بڕیوە. کەرتی پیشەسازی کۆڵەکەیەکی گرنگی ئابووریە بۆ هەر وڵاتێک. بەڵێ بە دڵنیاییەوە بۆ هەرێمی کوردستانی ژەمە ڕاستە. هەر وڵاتێک بیەوێت ئابووریەکی بەهێزی هەبێ دەبێ گرنگی بە کەرتی پیشەسازی بدات. دەبێ حکوومەت هانی کۆمپانیا ناوخۆیەکان بدات کە گرنگی بە کەرتی پیشەسازی بدات. بۆیە هەر وڵاتێک بێوێ دەرگای بەڕووی وڵاتان بکرێتەوە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دەبێ گرنگی بە کەرتی پیشەسازی بدات. وەک لە سەرەتای قسەکانم ئاماژەم پێکرد کۆمپانیا چینیەکان ئامادەن هاوکاری هەرێمی کوردستان بکەن. هەناردەی پلاستیک لە جیهاندا چین بەڕێژەی 19 ملیار و 0.5 میلیارد دۆلار، ئەڵمانیا 10 میلیارد دۆلار، ئەمریکا 7.5 میلیارد دۆلار، ئیتالیا 3.3 میلیارد دۆلار، فەڕەنسا 3 میلیارد دۆلار، پۆڵندا 2.3 میلیارد دۆلار، هۆڵندا 2.7 میلیارد دۆلار، ژاپۆن 2.16 میلیارد دۆلار. بەرهەمی پلاستیکی لە هەرێمی کوردستان پێداویستیەکی سەرەکیە و لە زۆربەی کاڵا و بەرهەمەکان بوونی هەیە لە هەرێمی کوردستاندا. دوای فرێدانی وەک زبڵ جارێکی دیکە سوودی لێوەرناگیرێتەوە و بەشێکی زۆریشی دەکرێت بەژێر خاکەوە. ئەمەش زیان بە ژینگە دەگەیەنێت. هەوڵەکانی دەستەی ژینگە چییە لە هەرێمی کوردستان بۆ بنبڕکردنی ئەو بابەتە؟ خۆی باشترین حالت ئەوەیە هەموو ئەو پاشماوە پلاستیکیانە لە کارگەکان کۆ بکرێنەوە و ئیشیان لەسەر بکرێت. ئیشی لەسەرکردن مەسەرەن بکرێت بە بابەتی تر، بکرێت بە دەنکۆڵە. دەنکۆڵەکان بۆ بەرهەمێنانی بابەتی دووەم ئەتوانێت سوودی لێ وەربگیرێت. مەسەن بۆ نمونە ئێستا بوتڵی ئاوکە کۆ دەکرێتەوە دەبێتە دەنکۆڵە ور دەکرێت، دواتر لە بەرهەمێنانی سۆندەی ئاودێری سۆندە ڕەشەکان ئیسودی لێ ئەبینرێ و ئەبێتە بابەتێکی تر.
یعنی فڕێ نادرێ ژینگە پیس ناکە ئەبێتەوە بابەتێکی تر کە دووبارە بەکار دەهێنرێتەوە. نزیکەی لە 1970 پاشماوەکانمان پلاستیکە کەەوە کارەساتە لە بەرەوەی زۆر بەکارهێنرێ و زۆر فڕێدرێ بە تایبەتی فڕێدانی سفرەی سەفەری و قاپی سەفەری و پەرداغی سەفەر هەموو ئەو بابەتە پلاستیکیان قاپی هەموو ئەوانێکە لە سەیرانەکان لە گەشتەکان بەکاریان دێنین دوای فڕێدەن ئەوە کارەساتە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە پێشتریش و مکوڕین لەسەرەوەی زیاتر ئیشی لەسە بکەین ئەبێ ئەو سفرەی سەفەریە بازی زۆر لەستەدا بێ بۆ ئەوی بە ئاسانی دەست هەموو هاوڵاتێک نەکەوێت بەڵام زیاتر ئەبێ ئێمە گرنگی بە هاندانی دووبارە بەکارهێنانەوەی پلاستیک بین لە جۆرێکە و بۆ جۆرێکی زۆرترین پێکاتەی زەبڵ لە هەرێمی کوردستان مادەی خۆراکی و ئۆرگانیکیەکانن بە ڕێژەی 180 بەرهەمی پلاستیکی بە ڕێژەی 106.3 بەرهەمی کاغاز بە ڕێژەی 105.9 بەرهەمی کانزاکان بە ڕێژەی 103.6 بەرهەمی شوشە بە ڕێژەی 103.4 لە هەرێمی کوردستان چەند کارگەیەک هەن کە بە شێوەی سەرەتایی سوود لە پلاستیکی پاژماوە وەردەگرن و بە شێوەیەکی سادا دەیگۆڕێن بۆ چەند مادەیەکی دیکە بەڵام ئەم جۆرە کارگانە لە هەرێمی کوردستان پێویستیان بە پاڵپشتی زیاتر هەیە بە تایبەتی لە ڕووی دەرخانکردنی زەوی و وزەی تەواو و لە هەمان کاتیشدا ڕێوگیری بکرێت لە چوونە دەرەوەی ئەو خامی پلاستیکانە بۆ وڵاتانی دراوسێ. گرنگی پیشەسازی پلاستیک چییە بۆ هەرێمی کوردستان؟ زۆری گرنگی هەیە. یەکەم دانایان کە دەتوانم باسی بکەم ڕەخساندنی هەلیکارە. ڕەخساندنی هەلیکار بۆ وڵاتێک ئەمڕۆ بەو مەعاناتەی کە ئێمە دەزانین لێرە هەیە و مۆزوعی مەعاش و هەموو خەڵک چاوی لە تەعیناتی حکوومەتە بەڕاستی کەرتی تایبەت دەتوانێت بەشێک لە ئەرکەکانی حکوومەت کەم کاتەوە بە ڕەخساندنی هەلیکار. بەڵام کەرتی تایبەت هەزارەها جۆری هەیە. یەکێک لە جۆرەکانی ئیشکردن لەسەر کەرتی ڕیسایکلینی جۆرەکانی پلاستیکە. پلاستیک دیارە چەندین جۆری هەیە کە دەتوانێت لە بوارەکەیدا ئیش بکرێ و هەر کەسە و بەپێی حەزم و قەباری خۆی دەتوانێت هەلیکار بڕەخسێنێ. بەڕاستی دەبێ ئیحتیمامی پێ بدرێ بەو کەرتە. باشە ئێمە هەرێمیشین هاوردەکارین بە بەردەوامی لە زۆربەی کاڵا و بەرهەمەکان بەشێکی زۆری لەو کاڵانش کە هاوردەی دەکەین لە بەرهەمی پلاستیکیە چۆن دەتوانین سوود لە خامی پلاستیکەکان بۆڕی ئەیش بە پێی جۆرەکانی خۆی. ئیعادەکردنەوە واتە ڕیسایکلین بەشێکە لە یارمەتیدان بۆ ئابووری یەکدانە وڵات. بۆ نمونە هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی لەبەرەوەی لە زۆر یەک لە قەزاکانی لە پارێزگاکانی و محافزەکانی عێراق خەڵک ناتوانێت ئاوی احتیاجی بەکاربێنێ. بە جۆرێک لە جۆرەکان زیاتر لە وڵاتانی دراوسێ لە وڵاتە ئاوی مقەتەر واتە ئاوی مەعامیل بەکاردێ و بەڕاستی ئەوە سەرمایەکی گەورەیە بۆ وڵاتە ئەگەر بتوانێت پرۆسێسی ڕیسایکلینەکەی کامل بکاتەوە. ئەوە هەر قەترەیەکی بچووکە لە ناو دەریا کە تۆ دەتوانی یارمەتی وڵاتی عێراق بدەیت کە تۆزێک لە بەڕاستی پێداویستیەکانی بە وڵاتانی دراوسێکەم بێتەوە. باشە ئایا دانان و دامەزرانی کارگەیەک قورسە یاخود ئەستەمە لە هەرێمی کوردستانە بۆی بتوانین جارێکی تر ئەو دەبە پلاستیکانی کە تۆش باست کرد ڕیسایکلینی لێ بکەین و بتوانین خۆمان سوودی لێ وەربگرین؟ بە یەک میسال وڵامت دەدەمەوە. لە وڵاتێکی وەکو وڵاتی تورکیا کاتێک سەرمایه‌دارێک دەیە مەعمەلێکی پۆلیێستەر دابنێ هیچ خەمێکی نییە بۆ چۆنیەتی کۆکردنەوەی مەواد ئەوەلیەکەی لەبەرەوەی ئەو سەناعەتە چەندەها ساڵە لە وڵاتە هەیە بناغەکانی وجودی هەیە.
لە وڵاتی هەرێمی کوردستان و بەگشتی و عراق بە تایبەتی تۆ کاتێک دەتهەوێ سەناعەتێک دروست بکەی پێشەوەی فکر لە ئینتاجی خۆت بکەیەوە دەبێ مێشکت بخێ لای دروستکردنی کولتوری کۆکردنەوەی مەوادەوەلیەکەی لەبەرەوەی پێشتر بناغی ئەو سەناعەتە لە وڵاتە نەبووە و ئەوە پێویستی بە کاتێکی زۆرە لە وڵاتە وزە زۆر گرانە حەقا بۆ پیشەساز کۆبۆنی وزە هەبێ ئێستا ئێمە وزەکەمان پێک دێ لە کارەبا و لە غاز تەبعاً غاز بەردەست نییە ناچارین هەموو ئیشەکەمان بە گاز بکەین و خۆت دەزانی سعری گاز ئێستا خۆی لە نزیکی 1000 دینار داوە بۆ لیترێک بەڕاستی پیشەسازی لە وڵاتە قورسە من یەک شت پێ بڵێم لە تورکیا 180 سعری لترێک گاز حکوومەت دەیگرێتە ئەستۆ بۆ پیشەسازێک 120 لە پیشەسازەکە وەردەگرێت وزە گەورەترین مشکلەیە معامل پێویستیان بە کارەبای 24 کاتژمێریەیە معامل پێویستیان بە غاز هەیە گاز منسوخە لە هەموو دنیا بۆ پیشەسازی غاز دەبێ وجودی هەبێ بۆ پیشەسازی ئەمە یەک دووش کارەبا چی دەتوانین دروست بکەین لەو مەوادە خامانی ئەگەر کارگی پێویستمان هەبێت لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە بەردەمی تۆیە لۆکەیە ئایا ئێمە دەتوانین ئەو لۆکەیە لەو مەوادە خامانە دروست بکەین بەڵێوە لە وڵاتی ئێران ئەوە دروست کراوە لەو مەوادە خامە ئەو لۆکەیە دروست کراوە و بۆ وڵاتی عراق هەنار دەکراوە لەوێن دەڕا ئەدی خۆ ئەوان چۆنی دروست دەکەن بۆ من ناتوانین دروستیکی حەقە بەڕاستی پشگیری کەرتی تایبەت بکرێ پێش لە چوونە دەرەوەی مواد خامەکان بگیرە ئەمە وەک پێم وتی قەترەیەکین لە دنیای ڕیسایکلین لەوانەیە 100 جۆر بابەتی ڕیسایکلینمان هەبێ ئەمە لە بابەتێکی بڕیارمانداوە ئیش بکەین بە هەموو مەعاناتێکی کە هەمانە حەقە پشگیری بکرێن ناکرێ ئەو سامانە لە وڵاتە بسێتە دەریا ئەوان بیکەنە مادەیەکی تر و دوای بە قوڕی ئێمەیدا بکەنەوە لایانی پەیوەندیدار بەم بابەتە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانە لە سەرەتای کابینەی نوێیەمەوە زۆر گرنگی بە کەرتی پیشەسازی دراوە بەڵام بە مەبەستی ڕیسایکلین هێشتا لەو ئاستەدا نییە کە بتوانێت سوود لە تەواوی خامەکان وەربگیرێ کێشە و گرفت و یاخود مەرجەکانی دانانی کارگەیەکی ڕیسایکلین لە هەرێمی کوردستاندا چین. وەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی زۆر باز لەوە دەکەن کە ئێوە ئاسانکاری دەکەن بۆ بەرهێنەرەکان بۆوانی کە دانوێت کارگەیەکدا بمەزرێن بە پێوی توانای خۆتان و وەزارەتەکە بۆ نمونە ئێمە کۆمەڵی کەرەستەی خاومان هەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە پلاستیک چۆن بتوانین ئەم کارگانە دابمەزین لە هەرێمی کوردستان و سوودی لێوەرگریانی وەکو وەزارەت ئێوە دەورتان چی بۆ لەسەر ئەم بابەتانە ئێمە ساڵانە بە پێی داواکاری بە پێی داواکاری هاوڵاتیان و هەروەها بازار چەند پیشەسازیەک دەخینە ڕوو دەیکەینە ئەولەویەت بۆ وەزارەت پیشەسازی پلاستیک یەکێک لە ئەولەویاتی وەزارەت لەبەر گرنگی و لەبەر پێداویستی هاوڵاتیان کە ڕۆژانە پیشەسازی پلاستیک کە ئەو کەلوپەلانەی بەرهەم دێنێت بەکاری دێنن ئەوەش بە مەبەستی ئەوەی کەمکردنەوەی هاوردەی ئەو پلاستیکەی کە لە دەروەی وڵات دێ ئێمە توانامان هەیە خاوەن سەرمایی گەورەمان هەیە هەروها بیرۆکەی باشمان هەیە دەستی کاریش هەیە دەتوانین بیخەینە بەرنامەیە کە بۆ نمونە پیشەسازی مام ناوەند و بچووک دابمەزرێنی سەبارەت بە پلاستیک دەستەی ژینگە ڕێنمایی تایبەت بۆ وەزارەت دەنێری ناوە کۆبنەوەی تایبەت هەیە لە بەشی پیشەسازی بەڕێوەبەراتی گشتی پەرپێدانی پیشەسازی هەردەم لەسەر خەتن لەو بوارەوە کە بە هەموو توانایەکمان کە وا بکەین ژینگە پیس نەبێ دووەم پیشەسازی پلاستیک بێتە ئاراستەیەکی وا کە ئێمە
بتوانین ئەو کەلوپەلانەی کە هاوردە دەکرێت لەمە دووە هاوردە نەکرێت لە ناو هەرێمی کوردستان بەکاربهێن. ئێستا هەمانە کارگەی ڕیسایکلین بۆ بەرهەمی پلاستیکیوانە لارێن هەیە بەڵام زۆر بچووکە و ناچێتە قۆناغی ئەوەی کە بڵین وەکوڵی تیجاریە بازرگانیە یاخود داواکاری ناوبازار پڕ دەکاتەوە نەخێر هەتاکو ئێستا ئەو داواکارێنە پڕ ناکاتەوە. باش کاک فەتی کێشەکە چۆنڵی هۆکاری دروست نەبوونی ئەم کارگە گەورانە لەلایەن وەزارەتە یاخۆ چۆنڵی سەرمایهدار و بازرگانەکان نیان چۆنڵی پرۆپۆزاڵ بابەتی خۆیان پێشکەشکن بۆ دروستکردنی کارگەی لەو شێوە؟ بەڕاستی هەمەلایەنە هەمە چەشنەیە بۆ نمونە جۆرێک لە کەم تەرخیمی لایەنی کەرتی تایبەت هەیە بەڵام لایەنی حکومیش ئێمە هەردەم هەوڵ دەدەین کە حکوومەتی هەرێم لەلایەن وەزارەتی کارەباوە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئەو مادەخاوانە بۆیان دابین بکرێت هەتاکو ئەو پیشەسازیە دابمەزرێ ئەوان پێویستیان بە کارەبایەکی بەهێزە ناتوانن بە جینێرەیتەر و بە مۆلیدات ئیشەکەی جێبەجێ بکەن هەروەها لە هەمان کاتدا پێویستیان بە مادەی خاوی نەوتە کە دەچێتە بواری پیشەسازی پلاستیک ئەوەش بە نرخێکی بەرز لە بازار دەیکڕن ئەگەر هاتوو پشتگیریان بکرێت لە نرخەکە لەلایەن وەزارەتی کارەباوە کارەبا بە نرخێکی گونجاو پێیان بدرێت ئەوە ئەو کاتی پشتگیریەکە و هەندانەکە زیاتر دەبێت هەرچەندە ئەوانش تا ڕادەیەک چارەسەر بووە بەڵام چارەسەرێکی تەواو نەکرا تاکو ئێستا. ئێستا ژماری کارگەکان لە هەرێمی کوردستان چەندە سەرمایان چەنە و ڕۆڵی ئەم کارگانە چییە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا؟ کارگەمان کارگەی ئەو کارگانی هەرێمی کوردستان لە وەزارەتی ئێمە تۆمار کراوە نزیکەی 4000 کارگەیە بەڵام هزار زیاتر داخراوە یاخود لە قۆناغی دامەزراندندان یاخود گرفتێکی دارەیان هەیە یاخود پێویستیان بە ئامێری نوێ و ستانداردی نێودەوڵەتی هەیە کە ناتوانن دابینی بکەن ئەوەش پێویستە ئاماژەی پێ بکرێت کە دامەزرانی کارگە لە هەموو جیهان بە پێی ئەو پێوەرە نێودەوڵەتیانە وەکو بازنەیەکی تەواوکەری یەکترە حکوومەت کەرتی تایبەت بانک لە هەموو جیهان بۆ پرۆژەی پیشەسازی یاخود هەر پرۆژەیەکی تر بانک ئیشی سەرەکی بانقە کە قەردی دەداتە ئەو کۆمپانیانە بۆ ئەو ئیشەکانیان ڕابپەڕێنن حکوومەت سەرپەرشتیار دەبێت ئاسانکاری پێشکەشیان دەکا مۆڵەتیان بە شێوازێکی جوان و خێرا و هەروەها ڕێکپێک بۆیان دابین دەکا کەرتی تایبەتی سەرمایەکانیان دەخەنە گەڕ. بەکارهێنانی پلاستیک لە دراوی وڵاتان دراوی فەرمی 6 وڵاتە ئوسترالیا لە ساڵی 1966ەوە دراوی پلاستیکی بەکاردێنێ ڕۆمانیا لە ساڵی 1990ەوە دراوی پلاستیکی بەکاردێنێ نیوزلەندا لە ساڵی 2002ەوە ڤێتنام لە ساڵی 2003ەوە تاکو ساڵی 2006 برۆنای لە ساڵی 2007ەوە دراوی پلاستیکی بەکاردێنێ غینیا لە ساڵی 2008ەوە دراوی پلاستیکی بەکاردێنێت. ئەگەرچی کارگەکانی ڕیسایکلین بە تایبەتی لە بواری پلاستیکدا لە هەرێمی کوردستان لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکەن بەڵام هێشتا ئومێدێکی باش هەیە کە لە هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە بەرهەمی پلاستیک بە تایبەتی ئەو پێداویستیانەی کە هاوڵاتیان ڕۆژانە بەکاری دێن و دواتر فڕی دەدەن بەڵام ئەوەی گرنگە بۆ لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکومەتی هەرێمی کوردستانە کە ڕێگری بکات لە چوونە دەرەوەی ئەم خامی پلاستیکانە بۆ دەرەوەی وڵات بۆ ئەوەی ئەو وڵاتانە بە تایبەتی وڵاتانی دراوسێ جارێکی تر بە نرخێکی دووهێندا بۆمان هەناردا نەکەنەوە.